کەرتی تەندروستی ئەگەرچی بە سێکتەرێکی گرنگ و هەستیار دادەنرێت و ڕاستەوخۆ پەیوەندی بە جەستەی مرۆڤەوە هەیە، هەر بۆیە زۆر جار لەلایەن نەخۆشەکانەوە ناڕەزایەتی لە بەرامبەر پزیشکان و نەخۆشخانەکان دروست دەبێت و تەنانەت بەهۆی هەڵەی بەشێک لە پزیشکان زۆر جار حاڵەتی مردن ڕوودەدات، بە تایبەت لە دوای دروستبوونی قەیرانی دارایی و چالاک نەبوونی لێژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان بەهۆی پەککەوتن و پێشێلکردنی ئەو دەستگایە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیشدا بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر ڕوونکردنەوەی لەسەر هەندێک لە حاڵەتی تەندروستی خستە ڕوو. نیگەرانیەک هەبوو لە هەردوولاوە بەداخەوە بۆ ئەو بابەتەی کە گیان لە دەستدانی نەخۆشێک لە ڕۆژی پێنجشەممە ئێوارەکەی کە لە دەستگاکانی ڕاگەیاندن باسی لێو کراوە لە گرتە ڤیددیۆیەکدا گلەی و گازاندەی کە سوکارەکەی بوو. هیوادارین هاوڵاتیان ئەوە نەبێت کە ئێمە ڕێگەیان لێ بگرین، گلەیان هەیە، سکاڵایان هەیە، ئێمە دەرگاکانمان کراوەتەوە هەموو بەشە کارجۆرەکان بە بەردەوام لە هەموو نەخۆشخانەیەک ئێشەگری کارجێری بە بسیار کاتژمێری هەیە، هەر کێشێک گرفتێک سکاڵایەک دەتوانێت بیدات بە کارجێریان سندوقەکانی سکاڵا، ژمارە تەلەفۆنەکان و بەشی یاسایی بە هەموو قەناتێک و شوێنێک دەتوانێت بیگەنێ نەوەک بە گرتە ڤیددیۆی و شەڕ و ئاژا و تهدیدکردن بێت. بەهۆی بوونی فشارێکی زۆر لەسەر نەخۆشخانە حکومیەکان زۆرێک لە هاوڵاتیان ناچارن بۆ حاڵەتی فریاکەوتن ڕوو لە نەخۆشخانە تایبەتیەکان بکەن، بەڵام بە وتەی هاوڵاتیان گرانی نەخۆشخانە ئەهلیەکان وای کردووە بۆ هەر شەوێک مانەوە لەو نەخۆشخانانە بارگرانە یەکی زۆریان بکەوێتە سەر. سەرۆکی لێژنەی تەندروستی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت بە دوواداچوونیان کردووە و بەردەوامیش دەبن. لیژنەی تەندروستی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بە دوواداچوونمان کردووە، نرخەکانمان لای خۆمان تەسبیت کردو بە شێوەیەکە قسەشمان لەسەری کردووە، بەڵام هەتا ئێستا نەتیجەیەکی وامان نییە. لەوانەیە هەندێک نرخەکانیان بە شێوەیەکی کەم و جوزئی کەم کرد بێ، بەڵام بەو شێوەیە نێ بۆ کە دژێگەی توموع بێ و مناسب بۆ هاوڵاتی شانە ئەهلیەکانیش بە پێی زروفی هاوڵاتی کار بکەن، بزانن ئەمڕۆ بەڕاستی هاوڵاتی دەرامەدی کەما توانای ئەوەی نییەکە لە سەدای نەخۆشخانە ئەهلیەکان کە بە شێوەیەکی گونجاو ئەوانش هاوکار بن لەگەڵ ئێمە بۆی کە نرخەکانیان دابەزێنن. بە پێی زانیاریەکان بەشێک لە نەخۆشخانە تایبەتیەکان تەنها بۆ دانانی کانونەیەک بڕی 15,000 وەردەگرن و بۆ پشکنینێکی پەستانی خوێنیش 25,000 وەردەگرن. هەروەها بۆ مانەوەی تەنها شەوێک لە نەخۆشخانەیەکی تایبەت بڕی 500,000 وەردەگیرێت کە ئەمەش هیچ کات لە توانای هەژاران و خاوەن نەخۆشەکان نییە. بەشێک لە هاوڵاتیانیش دەڵێن زۆربەی نەخۆشخانە تایبەتەکان لەلایەن بەرپرسانەوە پاڵپشتیان دەکرێت کە دەکرێت خۆیان پشکیان تێدا هەبێت و وەک سەنتەرێکی بازرگانی بێت بۆ بەدەستهێنانی سەرمایە. ئاراس عەزیز، کەناڵی پێام، هەولێر.